هاتینە خزمەتی ئەم خێزانە لە گوندی کونەماسی خێزانی کاکەیوان کە لە ڕۆژی 25/6/2020 لەلایەن فڕۆکەکانی دەوڵەتی تورکیاوە کریان بە ئامانج لەم شوێنە مەدەنیە کە خەڵکێکی مەدەنی زەرروزیانیان بەرکەوت دوکانەکانیان زەرروزیانیان بەرکەوتووە. ئێمە بە نوێنەرایەتی ڕێکخراوی نووە هاتوین کە ڕێکخراوێکی کوردیە بارگاکەی لە سویسرایە بۆ کۆمەک و هەروەها بۆ چاودێری ڕەوشەکانی مافی مرۆڤ لە کوردستان و لە عێراق بۆ بە دیکۆمنتکردنی ئەم ڕووداوە و بۆ ناردنی بۆ ڕێکخراوی مافەکانی مرۆڤی سەربەنێتەوە یەکگرتووەکان لە جنێف لە سویسرا. چکە لە ڕاستیە وەکو خۆشتانەی بینن و ئێستاکە دیارە ئەم منتیقەیەکی مەدەنیە و هەموو خەڵکی مەدەنیتایە، هیچ بنکە و بارگایەکی عەسکەری لەم شوێنە بوونی نییە و ئەمانە خەڵکی مەدەنین کراونەتە ئامانج و پێویستە ئەمانە بگاتە ناوەندە نێودەوڵەتەکان. بۆ ئێمە بە نوێنەرایەتی ڕێکخراوی نووە هاتوین کە ڕێکخراوێکە بارگاکەی لە سویسرایە و ئەم کەیسە بگەێنرێتە ڕێکخراوی مافی مرۆڤی سەربەنێتەوە یەکگرتووەکان لە جنێف لە سویسرا.